ئەوەی دەیبینن دیمەنی دانانی مەفرەزەی پۆلیسی هاتوچۆ بەشێک لە هێزە ئەمنیەکانە بە مەبەستی دەست بە سەراگرتنی ئەو ئۆتۆمبیل و ماتۆرسکیلانەی بێسەرەتا و بێتابلۆن. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕین دەڵێت لەسەر ڕاستپاردەی جێگیری سەرۆکی حکوومەت هەڵمەتەکەیان دەست پێ کردووە و لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام دەبن. هەنگاوی یەکەم ئۆتۆمبیلەکان دەست بەسەرا دەگرن و بە بڕی 1 ملیۆن دینار سزا دەدرێن و پاش پڕکردنەوەی بەڵێننامە دەیاندەنەوە خاوەنەکانیان. دەژڵێت پێویستە لە سنوورەکان ڕێگری لەو ئۆتۆمبیلانە بکرێ و نەهێڵدرێت داخڵ بکرێن. ئێمە بەرەوەلاتی هاتوچۆ ڕاپەڕین لەگەڵ لایەن ئەمریکانیتری ناوچەکە لەسەر ڕاستبەردەی بەڕێز قوبات تاڵەبانی هەستاین بەدانانی چەند مەفرەزەیەک لە چەند شوێنێکی جیاواز. ئەو ئۆتۆمبیلی بێسەرەتاکان کە دەستی مەسەلا دەگرێت ئێمە سەرەتا بە بەڵێنامەیەکی کەسی بە ملیۆنی غەرامە بەپێی بەیانی ژمارە 7 ساڵی 2016 بەڵێنامەیەکیان لێ وەردەگرن بە ملیۆنی غەرامە دەیاندەینەوە. بۆ جاری دووەم ئەگەر هاتنەوە سەر شەقامەوە دەستیان مەسەلا ژیرێ و لە گەراجی حیزب دەستیان مەسەلا ژیرێ. پێویستە لە سنوورەکان ڕگی لە ئۆتۆمبیلانە بکرێت بۆی داخڵ نەبن. ئەگەر داخڵ بوون پێویستە حکوومەتی هەرێم یاخود باشتر وایە حکوومەتی هەرێم ڕێگاسارەیەکی یاساییە و دۆزێتەوە. ئەو بڕیارە کڕیاران و فرۆشیارانی ئەو ئۆتۆمبیلانی نیگەران کردووە و دەڵێن پێویستە حکوومەت ڕێگە چارەی تریان بۆ بدۆزێتەوە و ڕێگە پێدانیان بۆ بکات. دەژڵێن ئەو ئۆتۆمبیلانە لە ڕێگای حکوومەت و بەرپرسانەوە داخڵی هەرێمی کوردستان کراون. زەرمەندی یەکەم بەشێک لە هاوڵاتیانن. ئەو سیارانە چۆن داخڵ بوونە بە گومرگەکان داهاتوونە بە سەیتەرەکان داهاتون هیچ کێشەیەکی نەبووە. لە ناوکەوتدا بڕیارێکی ئەویاندا بەسەر خەڵکی فەقیر و هەژاردا. ئێستا فەقیر هەیە کابرا هاتۆتە ماڵە سیارە 6 گەڵای پێداوە دەگریا دەڵە 30 وەرەقە دەکا. ینی 30 وەرەقە زەرەت دەکا. ینی باجەکە دەبێت هاوڵاتی فەقیر بیدا. هەست دەکەی لەو بڕیارەدانەی پەلەکردنی شتێدا بەڕاستی ئەو سارانە کاتی خۆی کە داخل بوونە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان بە بازەکان داهاتوونە بە سنوورەکان داهاتوونە بۆ کاتی خۆی لێگەڕا بێ خەڵکی ڕەشوڕۆت خەڵکی فەقیر ئەو سارانە بکڕێ. ئێستا لە ناکاو بڵێ وەڵاکە دەگیرێن. زەرمەند یەکەم کوڕی فەقیرە هەرچیوێتی پێمانە کوڕی بەرپرس و مەسوولەکان بی هەر هەمووی کوڕە فەقیرە و بۆ خۆی کڕێەوە بۆی پێبگەڕێ پێ بسوورەت و بۆ ماڵی خۆی کڕێەوە. بەڵام ئەگەر هات ئەگەر سەرەتای هات دەب ئەو کاتی گوتبیان کاکە مێ بالێ نەگەڕن بێ سەتەران دانابانەوە پێشیان لێگربانە و نەهاتبانە. بەڵام ئێستا هات. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 23,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا بوونیان هەیە و لە ئێستاشدا هەڵمەتێک بۆ دەست بە سەراگرتنی ئەو ئۆتۆمبیلانە دەستی پێکردووە. ئەوەی لەو نێوەندەدا زیانمەند دەبێت تەنها هاوڵاتیانی ئاساییە. قازانجەکەشی بۆ کەسانی بەرپرس و دەستڕۆیشت و دەگەڕێتەوە کە با پەڵپشتی ئەوان ئەو ئۆتۆمبیلانە هێنراونەتە هەرێمی کوردستانەوە و فرۆشراون و ئێستا کێشەیان بۆ دروست دەکرێت. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.